بەناوی خۆی بەخشندە و میرەبان بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام وشیار محەممەدم خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک لەسەر ڕێوڕسمەکانی جەژن. ئێستا من لە گوندی بەردەکەری سەر بەناحی وارماوەی قەزای شارەزورم بە دووری 40 کیلۆمەتر لە ناوەندی قەزای شارەزورەوە. دەمەوێت ڕێوڕسمەکانی جەژن لەم بەرنامەیەدا بۆ ئێوە بخەمە ڕوو بزانین لەم گوندە جەژن بە چ شێوازێک بەڕێوە دەچێت، سەرەتا لە مزگەوت و دواتر نانخواردن و لە دوای جەژنە پیرۆزە لە نێو لادەیەکەدا قوربانێکی زۆر لە لادەیەکەدا دەکرێت. لەگەڵمان نابن و بینەری ئەم بەرنامەیە بن. أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. Let us rejoice indeed, this is the day of Eid. Let us rejoice indeed, for this is the day of La ilaha illallah, Muhammad Rasulullah. La ilaha illallah, Muhammad Rasulullah. Alayhi salatullah, alayhi salatullah. La ilaha illallah, محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله. Children are wearing new clothes, bright colors fill the streets, their faces full of laughter, their pockets full of sweets. Allahu Akbar, Allahu Akbar, Allahu Akbar. Elhamdülillahi Rabbil alemin. Ar-Rahmanir-Rahim. Maliki yevmiddin. Allahu Akbar. السلام عليكم ورحمة الله. بهم خوش باسكين باسكي علاقي كوملايتي علاقي خيزاني أيش بيتي الله جيبا جيجا عندني سيلي الرحم سيلي الرحم لآيني إسلام دا قرنجي زور بيدراوا واجب كراوا لسر مسلمانان علاقي خيزاني جيبا جيبكن لكاتك دا للرجالك وك أمرو دا براسي برو كزبون أروات پێویستە ئینسانی ئیماندار لە خوا بترسێت ئەو عەلاقەی کە ئێستا خەرکە نامێنێت هەوڵبا گەرم و گوڕی پێبات بەو شێوازەی کە خوا و پێغەمبەری خوا پێیان خۆشە. سیلەی ڕەحم دژی لێک بچڕان و دژی تەفرەقە و دژی ئەوەیە کە عائیلەکان لێک دابڕێن لە ئیسڵاحدا لەوە وەرگیراوە بەڵگەیە لەسەر نەرمونیانی. سیلەی ڕەحم بەڵگەیە لەسەر نەرمونیانی خۆشەویستی علاقە و پەیوەندی. سیلەی ڕەحم واتە چاکەکردن لەگەڵ کەس و کاردا لەگەڵ خزمەکاندا بە ماڵ بە خزمەتکردن بە سەردانیکردنی یەکتری بە سەلام لێکردن بە هەروەها میوانداری پێکردنیان بە بەزەی پیانە هاتنەوەم بە چاکەکردن لەگەڵ فەقیراندا و هەروەها ڕەحم و بەزەی لەگەڵ دەوڵەمەنداندا. بە چی شتێک ئێمە سیلەی ڕەحم جێبەجێ بکەین داین لە حکمی شەرعدا ئێمە چۆن بکەین بەو شێوازەی خوا و پێغەمبەری خوا فەرمانی پێکردوین. بە کۆمەڵی خاڵ ئەتوانین سیلەی ڕەحم جێبەجێ بکەین بە هەدیە بەگەیاندنیان بە سەردانیکردنیان و هەروەها بە دوعای خێربۆکردنیان بە پرسیار لێکردنیان و هەروەها بە جوان شێوازی پێشوازی لێکردنیان و هەروەها بانگەوازکردنیان بۆ دینی خوا بە ئامۆژگاریکردنیان بەوەی کە چاکە بکەن و دوورکەونەوە لە خراپە.
إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله. وەکو بینیتان لە نوێشکرا مامۆستا وتاری خوێندەوە لە هەمە کاتیشە ئافرەتان و گەنجان و منداڵانیش بەشدار بوون. ئێستا کاتی ئەوەیە هاوڵاتیان و دانیشتوانی گوندەکە گوندی بەردەکەڕ بە کۆمەڵ سەردانی تەواوی ماڵەکانی گوندەکە دەکەن و دواتریش دەگەڕێنەوە ماڵەکانیان و پیرۆزبایی لە کەسوکار و خێزان و هاوسەرەکانیان دەکەن لەگەڵیانە دەبین و بزانین چۆن ئەم ڕێکارانە بەڕێ دەکەن لەگەڵ ماوێت. Let us rejoice indeed. This is the day of Eid. Let us rejoice indeed. For this is the day of لا إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله. ڕاستی ئەو لایەنە دینیە ئەو علاقە کۆمەڵایەتی کە خوا و پێغەمبەری خوا پێیان خۆشە لەم منتیقی شارزورا بە تایبەتی بناری شارزور الحەمدوللا زۆر بەردەوامە و خەڵکان و خزمان و خەڵکانی گوندەکان بەعام بەدەم یەکەوەن بەدەم خۆشی و ناخۆشی یەکتریەوەن و بەردەوام علاقە و خزمایەتی و کاتشۆ و کەسایەتی لەم دەڤەری شارزوردا سواز بەخوای گەورە بەردەوامە و خەڵک بەدەم یەکەوەن لە خۆشی و ناخۆشیدا لە بچووکتی ناڕەحەتیا بەدەم یەکەوە بن و هەروەها لە خۆشیەکانشا سەردانی هەیە و بە تابی سەردانی یەکەکترین زۆر بەردەوامە و خەڵکان زۆر باشن الحەمدوللا ئەوەش بەڕاستی فەزڵ و گەورەی ئیسلامە کەوەها فێری کردوون کەوا ئەو ئادابانە جێبەجێ بکەن و علاقەی خزمایەتی بەردەوام بێت و بەدەم یەکەوە بن و هەروەها بەدەم کەم و کوڕی یەکتریەوە بن و بە بچووکترین هەواڵی خۆشی یا ناخۆشی بەدەم یەکەوەن سواز بەخوای گەورە. ئیتر پیا و بەلاوەتی بۆ مزگەوت و دەبێت دوای پیاوەکان وەکو پیاوەکان نوێژی جەژنەکەین و دوایی ڕۆینە ماڵەکانە گەڕین گەردناساییەکەین و دوای قۆچەکەین گشتمانە ئەوەی کە خۆشکاتیەوە دیار قۆچەکەی وێستێ و ئیتر گشت پیاوان لە مزەوت پیا و مناڵ گشتی لێرە نانەخۆی بژ لە ماوە ئەرەوەڵا پیاوەکان پیا و مناڵ گشتی لێرە لە مزگەوت نانەخۆن و ئیستراحەتەکەن و چاوی نانەخۆن و ساگا ڕۆن بەزیایە زۆر باشین لەخوا بەزیای حەمد و سەنا وەخوا گشتی بۆ یەک ماوەی. This is the day of Eid. Let us rejoice indeed, for this is the day of لا إله إلا الله محمد رسول الله لا إله. بەڵێ دیارە ئێمە وەکو گوندی بەردەکەر بڵین وەکو گوندی بەردەکەر ئێمە الحەمدوللا بە منەفی خۆی گەورە هەموو ساڵێک دوو گەنج دوو جەژن ئەنجام دەین و جەژنەکانمان الحەمدوللا لەسەر نەجی سەلەفی پێشخۆمان الحەمدوللا جەژنێکی سونەتیانەی ئەدەبێکی ئیسلامیانەی جوان بێ ئەو کۆمەڵە شتێکی دەرەکی الحەمدوللا جەژنێکی زۆر باشە لە خۆی گەورە بەزیاد بێ زیاتر لە سەلەف و لە سونەتەوە نزیکە لە خۆی گەورە بەزیاد ئێمە وەکو گەنج لە خۆی گەورە بەزیابێ زۆر بەتایبەتی لە دێکەی ئێمە هەموو شۆکی باشی مزگەوتمان هەیە لەگەڵ ئەوان الحەمدوللا مشارەکەی باشمان هەیە لە هەموو نوێژەکانە و لە جەژنەکانە بەژاریەکەین هەموو جەژنەکان الحەمدوللا هەردوو جەژنەکە دوو جەژنە مبارەکەی خۆمان ڕەمەزان و قوربان وەک پیان سازمان فەرمێ ئەو دوو جەژنە جاهیلەمان گۆڕی بەم دوو جەژنە لە سەردەمی ئیسلامی ئەمە الحەمدوللا بەژاریەکەنەوە گەنجین هەموو گەنجێک پێویستە لە هەردوو جەژنەکە بەژاری بکە چونکە ئێمە وەکو ئیسلام ئەو دوو جەژنەمانی ئێمە ینی شوێن کەوتەی ئەو ئیسلام مبارەکەی کەواتە لە هەردوو جەژنەکە ئێمە بێ ینی ئیقتیدا بەو ئاداب ئیسلامیان ئاکاری ئیسلامیانە کۆن لە جەژنەکانە بەژاری بکەین. ئێمە وەکو گوندی بەردەکەر بەیانیانی جەژن هەڵەسین لەخە و چین بۆ مزگەوت بە ئەڵڵاهو ئەکبەر جلی کوردی لەبەرەکەین هەر پیا و ئافرەت و هەمان جلی کوردی لەبەرەکەین چونکە جلێکی نەتەوایەتی هەم جلێکی کوردەواری جوانیشە کە تێنە مزگەوت ئەڵڵاهو ئەکبەر گردن ئازای لێەکەین دوایەکشا سەردانی ماڵەکانەکەین پێکەوە ئیتر دوایەکشا تێنەوە مزگەوت قوربانەکانمانەکەین هەر لە مزگەوتا و بەشەکانمان جێئەکەینەوە و گردن ئازایەتی لێکریەکەین. محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله.
embracing each other. All hatred is buried. وەکو بینی ئێستا بەشێکی زۆر لە هەوڵاتیانی گوندەکە بەیەکەوە بە کۆمەڵ جیاواز لە ناوچەکانی تر بەسەرکردنەوە بەسەر ماڵەکانەوە بەسەر باسێکی ئەم کولتورە مەلەکەیەوە ئێوە بەم شێوە گرنگی بەم سەردانیکردنی بە کۆمەڵەدەن و بڕیارە تاکەی ئەم سەردانە بەردەوام بێتانێ هەموو ماڵەکان بەم شێوەی بەسەر بکەنەوە. پێشەکی دەستخۆشتان لێگەن پیرۆزبای جەژنان لێ دەگەم بەو سەرکردن ئێمە ئەمە نەریتی کۆنمانە ڕاستیە ئینشاءڵڵا ئەگەر خوا تەمەمدا هەر بەردەوامی ئینشاءڵڵا. بەشێکی زۆر لە هاوڵاتیان مەسن سەردانی کۆمەڵاتیەکانیان پتە نییە یان بە شێوەیەکی گەرم و گۆڕ نییە بەڵام ئێوە چی پەیامێکتان هەیە وەکو مسلمانێک وەکو هاوڵاتێکیش ئەو دروستبوونی گەڕان و سەردانیکردنە بەڕاستیەوە بتەوکردنی عایلەیە ئینسانیش کە عایلەی بتەوە بوو دیارە کۆمەڵ و مشتەمەش عایلە و بتەوە بێت ئینشاءڵڵا. لە ئێستادا هاوڵاتیان گەرم و گوڕیان چۆنە بەتایبەتی ئەم گوندەوەی سنوورەکە بۆ جەژن بۆ سەردانی کۆمەڵاتیەکە ئێمە وەکو خۆمانەتی کۆنمانێت تا هەستێکماندا سوپاس بخوای گەورە لەخوا بەزیابێت. جژنە پیرۆزی خۆمان ڕاستەی هەموو مسلمانان جیهان و بەتایبەتی گوندەی خۆمانەکەم وای مەشۆ هەموو گەنجەکان باینە مەڵدە دەچین و ئەڵڵاهو ئەکبەرکردن و تەکبیرکردن لەگەڵ پیاوەکان ناگەڕین هەموو ماڵەکان نەگەڕین و جژنە پیرۆزی لێک گردن ئازایی لە یەکتر دەکەین. تا چەند پەیوەندی کۆمەڵایەتیەکان برەوی پێدراوە تا چەند بەتایبەتی لەم سنوورە گرنگی پێدراوە و زیندوی لەم گوندەیەمە پەیوەندە کۆمەڵاتەکان زۆر بتەوە بەهێزە و هەمومان پەیوەندی کۆمەڵاتیمان بەیەک بکەوە. محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله. سەرنجی جەنابتان لەسەر جەژنەکانی پێشووتر چۆن بەڕێوە ئەچوو پەیوەندی کۆمەڵاتەکانی ئەو ساو ئێستا جیاوازیەکەی جەژنی ئەو ساو ئێستا جیاوازیەکەی ئەو ساحەرۆ ئیسەوە جەژنە پیرۆزە کریا و چێشت کریا لە ماڵانە و چوین ماڵە ماڵ گەڕیاین و جەژنە پیرۆزەمان لە یەکتری کرەوە ئەوەی کە دڵیەشی لێ چون جەژنمان لێ پیرۆز کردەوە گەر نازاییمان کردەوە ئیتر نازان چی زۆر باشە ئەی ئەشڵێن ئێوە نانخواردنی پیاوانتان لە مزگەوتە ئەمە جیاوازە ئیسە جیاوازە ئیسە لە خوا بەزیا گەنج گشتی کۆ بێتەوە چ لە مزگەوتەکە حیوان سەرە برن و قۆچەکەن و جەژنی قوربان و سەرێ برن و نانی نیۆڕۆ لێوە خۆن و ئەو ساتیانۆ بۆ خۆیان یعنی ئێوە لە ئیسراحەتان ئەرە وەڵا ژن گشتی لە ماڵەوە ئەوەی خێزانی بۆی تێرێتەوە بۆی لە ماڵای برژێن نوێ خۆین و یعنی کارتان لە باشیە وەکو سەیران وایە جەژنەکەی ئێوە لە خوا بەزیا گشتیەوە دڵی خۆشە و گشتی هاوەیە کۆمەڵە و لە خوا بەزیا حەمدو سەنا بۆ خوا لە دەستی پیاوەکانتان ڕازین گۆشتەکانێنەوە جوان وردیەکەن ئەرەوەڵا ڕازین لە خوا بەزیا ئەمڕۆ چیت کردووە تەمای بچی بۆ پێش وەڵام من وەتەمان بچم بۆ ماڵانە جەژنی ئەیرەنە زۆر خۆشە. خۆشە؟ جیاوازیەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوەیە کە حیوان سەرە بڕیتووە چی بۆ مزگەوت و ئەم ماڵانە گەڕی. زۆر باشە تۆ لە مزگەوت نانەخۆی دواییان لە ماڵەوە؟ لە مزگەوت. لە مزگەوت نانەخۆی؟ بە شێوەیەکی گشتی ئەوەی بینیم بێت لە دێکەدا تا ئێستا ئاژەڵەکان بەرنەدراون ئەمەش لەوچ بۆ ئەوە بگەڕێتەوە کە جەژنی قوربان و بتانوێ قوربانی بکەن. بەڵێ ئێمە وەکو خەڵکی دیەکە دەستخۆشتان لێگەین بەخێر بن سەر چاوم جەژنە پیرۆزە لەگەلی مسلمانانەکەین یاخوا بەخێر بن سەر چامان وەکو خەڵکی دیەکە ئێمە هەتاکو جەژنە پیرۆزە نەکرێ و نوێژ نەکرێ قوربانی نەکرێ لە مزگەوتەکە و شوانەکانمان حیوان دەرناکەن ئەمێنەوە هەتا ئەم شتانە تەواوێ. خۆش ئەی بە شێوەیەکی گشتی ڕێوەسمەکانی قوربانیکردنەکە چۆنە مەسەلەن چ سەیریەکەن یان پێشتە سەیریەکەن یاخود ئێوە چەند ڕۆژی پێش ئێستا ئاژەڵەکان دیاریەکەن و کەنە شوێنێکی تایبەت چۆنی ئیتر هەرێکێ بە عینی خۆی حیوانی خۆی دیاریەکە بۆ ڕۆژی جەژنی قوربان تکە دوای ماڵەکان کە گەڕانەوە بۆ ماڵ کشتی ڕوانانەخوا دوایە گەڕێتەوە بۆ مزگەوت حیوان ئێرن لەوێ سەرێ برن و جوان پشکێکەن و لەوێ نانەخورێ و هەرکەس پێویستی خۆی پشکی خۆی وەرەگرێ و ئەڕاتەوە بۆ ماڵەکەی خۆی. ئێستا دوای ئەوەی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی لادێکە چوونە ناولادەکە و جەژنە پیرۆزەیان کرد دوای جەژنە پیرۆزەی بە کۆمەڵ پیاوەکان گەڕانەوە بۆ ماڵەکانیان جەژنە پیرۆزیان لە هاوسەر و خێزانەکانیان کرد دوای ئەوە جلوبەرگی ئیشکردن بۆ ئەوەی کە ئەو ئاژەڵانەی بەمەبەستە بۆ قوربانیکردن و ئەشر بۆ قوربانیکردن لە نزیک مزگەوتەکە سەری ببڕن و دوایی بیبەنە ناو مزگەوتەکە بەشێکی گۆشتەکە
بۆ لێ بنێن یاخود بیبرژێنن و بیخۆن بەشەکەی تریشی بەسەر لادێکەدا دابەشەکەن و دەینێرن بۆ لادێکانی چوار دەوریش مەبەستمە لە نزیکەوە شێوازەکانی قوربانیکردنەکەیان کە جیاوازە لە ناوچەکانی تر و لە مزگەوت وەکو ئاماژەم پێکرد بەشێکی گۆشتەکە ئەبرژێن و دەیخۆن دواتریش دابەشی دەکەن بەسەر لادێکەدا تا ئێستا حەڤە ئاژەڵ حەڤە ماڵ لە لادێکەیە ناویان لە لیستایە بۆ ئەوەی کە داوی خۆیان خستۆتە لیستەکەەوە یاخود بۆ ئەوەی کە سەر ببڕێ ئاژەڵیان داناوە بۆ سەربڕین ئەمەش دەکاتە ئەوەی کە زۆربەی هەرە زۆری لادێکە دەتوانین بڵێن ئامادەیان دەربڕێەوە بە قوربانیکردن دەمێ بچمە لای هاوڵاتیان و کەسانی قوربانیان کردو بزانین هۆکار چی قوربانیان کردو و گرنگی قوربانی لای ئەوان چی. دینەکەمان وای لێکردین کە ئێمەش وەک پیاوان بەشدار بین ئەمێن قۆچکەین. ئەمە یەکەم جارتە چەندم جارتە ئەم جاری تریش قۆچمان کردووە الحەمدوللا هەموو ساڵێک. تایبەتمەندی جەژن و وەکو جەژنی قوربان بە تایبەتی لە ناوچەکانی لەگەڵ ئێرە چیە؟ جەژنی ئێرە لەگەڵ لادێکانی کە فەرقی زیاترە چون ئێرە تەبایی زۆرتیایە فەرقە و تەعافەی تیانە هەمی ژن و پیا و هەمی وەکو یەک بەشدارێکن لە هەمان کایشا بەشداری نوێژەکانەکەن و بەشداری قوربانیەکەشەکەن. بەڵێ الحەمدوللا دینەکە وای لێکردن کە هەمیان وەکو پیا و ژن وەکو یەک بەشدار بێ لە نوێژ قوربانی. محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله. كل راسي أنا أقول خلقي ديجا إيش كمان باش كردوه بەشێکیان عادی حیوان سەبرینە بەشێکیان عادی وەیە کەوڵێکە بەشێکیان عادی ئاگرکردنەوەی بژاردننی گۆشتەکەی کە لە مزگەوت نانوەیەک بەخوری بە جەماعی کۆمەڵێکشمان کە عادی سەبرینین هەر هەم ئەبینە وەکیلی کۆمەڵی خەڵکی ترکە بە تایبەتی چینی ئافرەتان ئێمە وەگووان ئەبینە وەکیلی ئەوان و زایدەن خۆشیان حازرەون لە سەبرینی حیوان سەبرینەکە. محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله. Mosques are full of worshippers in rows straight and neat. Their Lord they remember His name. طبعا قرباني أول شيء كأما لسردمي سنتك لسنتكاني كلا سردمي حضرتي إبراهيم وبمان ماوتوا وأخوي جورا شكاتي كمال داب إنسان أخوي إنسان لبناء أخوي جورا قرباني كأو بيبخشه أنا أوي كواي من إن شاء الله تشاوري دهاتيكي قيامتي ليك إن شاء الله. زۆر باشە ئێوە بە شێوەیەکی گشتی خەڵکی ئێرە تا چەند گرنگی بە قوربانیەکە؟ سواز بەخوای گەورە خەڵکی ئەم گوندە هەتاوەکو ئێستاکەنە یعنی بە شێوەیەکی زۆر باش گرنگی بە قوربانیەدا الحەمدولله سواز بەخوای گەورە. زۆر باشە بە شێوەیەکی گشتی ئێستا ئەبینین ئاژەڵەکان بەرەدرێن پێشتر بەرنەدران لەبەرەوەی کە ئێوە بۆ ئەوتان دانم کە قوربانیکردن دوای ئەوە ئاژەڵەکان بەربدەن و بۆ لەوە ڕیاقود بۆ ئەوەی کە ئەو ئالیکی کە هەیە نەبی خۆن تا ئێستا بەرنەدرا بوو ئێستا بەردراوەکانەکەی بۆ ئەو بوو کە ئێوە بەمبەستی قوربانیکردن گەشتان بوو. ئەتوانم بڵێم سەلاحەتەن قسە بکەم ئەوە پەیوەندی بەوەیان نییەکەوە ئاژەڵەکان ئێستاکەنە بەرەون پەیوەندی بەوەیانەوەیە کەوا خەڵ لە بەیانی زوو لە دوای نوێژی بەیانیەوە خۆی ئامادە کردووە بۆ بەجێهێنانی فەریزەی نوێژی جەژن و پیرۆزبایی لە یەکتری کردن و دوای ئەوەش مەشغوڵ بوو بەوەی کەوا بگەڕێ بە ماڵەکانە و
دوای ئەوە هەموو گەردن یەکتری ئازاکەن و یەکتری بەسەرکەنەوە ئێستاکەنەکەەوە ئەوە تەواو بۆ دەستیان کردو بە قوربانیکردن بۆ چەند کەسێکیش دەسەکەن بە دەرکردنی ئاژەڵ و مەڕماڵەتەکان بۆ کەژەکان ئینشاءڵڵا. زۆر باشە کامێرەمانەکەم لەگەڵمان بێمەستمەوەیە کە شوێنی ئەو شوێنەی کە بۆ تەرخان کراوە نزیک مزگەوتەکەیە بۆ ئەوەی کە ئاژەڵەکان سەر ببڕن و کۆبینین ئێستا لەم ناوچەیەدا ئاژەڵەکان سەر بڕێراوە دەگوازرێتەوە بۆ نێو مزگەوتەکە بۆ نێو مزگەوتەکە لەبەر ئەوەی کە لە ناو مزگەوتەکەدا لە حوشی مزگەوتەکەدا خۆشەیەکەن و پێستەکەی لەیەکەنەوە لە توکوتێکەکەن و بەشێکی گۆشتەکە هەر لە مزگەوتەکەدا دەبرشێن و دەیخۆن و دواتریش بەشەکەی تری بۆ هاوڵاتیان و دانیشتوانی گوندەکە دابەشەکەن و بەشێکی تریشی بۆ دەرەوەی لادێکە دابەشەکەن و کۆبینن ئەمە سەری ئاژەڵەکانە لێرە کەوتووە ئێستا ئەمە وەساکان کاری تێدا دەکەن ئەگەر قسەمان بۆ بکەن لێرەدا سڵاو وەستاگە باشن ماندوو نەبن لەم ڕۆژانە ئیشکردن چۆنە وە چ تاموچێژێکی هەیە وەڵایش زۆر خۆشە ئەترکە جەشن تەوا بوو تێنە سەرەوە خۆمانە گۆڕین هەرکی حیوانی خۆی تێرە سەرەوە ئێستا لێرە سەری بڕین ئەوش کە شارەزایە لەم دەرهاوردنە وە کۆمەڵ تێری تری هەیە وایە هەر لێ نازانێت سێ و چوار سەرجەی ئەوەکان یارمەتیدن و بۆی تەواوەکەن و وردوردێکەن و لەسەر و پشکەکەن بەلاوە لێرە تێری لێخۆن جەماعەت ئەی برژێن دوای ئەوە پشکەکەن بە ماڵەکانە دابەشێکن یعنی توانین بڵێن جەژنی قوربان لەم گوندەدا لەم سنوورەدا جیاوازە لە ناوچەکانی تو وە تاموچێژ تایبەتی الحەمدوللا زۆر تاموچێژی زۆر خۆشی هەیە جیاوازە بۆ نییە هەرێکی لە ماڵی خۆیان سەری بڕێ بە کۆمەڵترین لێرە سەر بڕێن گۆشتەکان تێکەڵەکەن دوایی پشکەکەن و دابەشێکن کاتێکی چەندێ تا ئەم ئاژەڵانە خۆش ئەکەن چوچکە تا ئێستا حەڤە ئاژەڵ سەر بڕاوە حیواناتان پێچێت لەوە چێ سەعات نوێتری پێ بچیت زیاتریش ئەوڵان تاکو نوێژی نۆڕۆی پێچێت هەمووتان بە هەرەوەزی یارمەتیەکتر هەمووی کەس ناڕێتەوە حەمە تاک پشتی تەواویت ئەو ساکە بڵاوی لێ زۆر باشەوە کۆبینین ئێستا ئەم مەڕێم ئاژەڵەی بچووکەی ئەم لاوە بەشێکی پێستەکەی دامۆڕاوە و ئامادە دەکرێت بۆ ئەوەی کە گۆشتەکە پاچە بکرێت و دوای قوربانی سوودی لێ ببینێ وەکو دەبینین لە بەشی دواوەش یەکێکی تر لە وەستاکان کە شارەزایی هەیە خەریکی سەربڕینی ئاژەڵێکی ترە واتە لێرە بە شێوەیەکی گشتی سەرجەمیان خەریک و سەرقاڵی سەربڕین و خۆشەکردنی ئاژەڵەکان. Their faces full of laughter, their pockets full of sweets. Let us rejoice indeed. This is the day of Eid. Let us rejoice indeed, for this is the day of Eid. الله محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله. Mosques are full of worshippers in rows straight and neat. Their Lord they remember, His name they repeat. Their hands are raised to the sky, they supplicate and plead. On دوای تەواو ئامادەکردنی خواردنەکە برژاندنی ئێرە نێو مزگەوتەکە بەشێکی زۆر لە منداڵەکان سەرەتا نان و گۆشت و خواردنەکانیان بۆ دانراوە لەسەر خوانێک سەرەتا مناڵەکان نان دەخۆن لەبەرەوەی دەڵێن مناڵەکان لەوەچە کەمتر بەرگەی پرسیەتێکە بگرن لەوە زیاتر لە چاوەڕوانیان نەبێنەوە سەرەتا مناڵەکان دەست دەکەن بە ناخواردن و پیاوەکان بەردەوام ببن لەسەر برژاندنی گۆشتی زیاتر بۆ ئەوەی کە دوای تەواوبوونی منداڵەکان و کۆتایی هاتنی ئامادەکاریەکان لە پیاوەکانەوە پیاوەکان دەست دەکەن بە ناخواردن لە بەشی دوای مزگەوتەکە خەریکی ئامادەکردنی خواردن و جنین و خواردنەکانی وەک سەوزە و میوەهاتەکانی تەماتە و پیاز و ئەوەیە وەکو بینن مناڵەکان لە ئێستادا خەریکی ناخواردنن لە بەشی لای ڕاستی مزگەوتەکەش ئەگەر کامێرامانەکەم هاوکار بێت بەردەوام لە ئامادەکاریان بۆ سفرە و خوانی پیاوان کە کەمێکی تر پیاوانیش ئامادەکاریەکانیان تەواو دەبێت وەکو دەبینن ئێستا نان و گۆشت و زەڵاتە بە نەوعەکانی بیبەر و خەیار و تەماتەوە ئامادە ئەکرێ ئێستا ئامادەکاریەکان بەردەوامە و چاوەڕوانی
ئێمە چاوەڕوانی پیاوەکان دەکەین تا ئەو کاتێ ئامادەکاریەکانیان تەواو دەبێ و زانین سەرنجی ئەوان وە قسەی ئەوان لەسەر خواردنەکان چۆن. لا إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله. وەکو پێشووتریش ئاماژەمان پێکرد دوای ئەوەی مناڵەکان نانیان خوارد ئێستا پیاوەکان دوای ئامادەکردنی خواردنەکان و پشکردنی خواردنەکان ئێستا کێ و برژاندنیان ئێستا لە مزگەوتەکەدا سەرقاڵی ناخواردنن لە واتە ئێستا مزگەوتەکە بۆ بە دوو بەشەوە بەشی مناڵان و بەشی پیاوان بەشی گەورەکان و ئافرەتەکانیش وەکو ئاماژەیان پێکرد لە پێشووتردا ئافرەتەکان لە ماڵەکانی خۆیان نانی خۆیان دەخۆن و هەندێک جاری چاوەڕێ دەکەن تا پیاوەکان پشکە گۆشتەکان ببەرنەوە ئەو گۆشتانە ببەرژێنن لەبەر ئەوەی بە سونەتێکی دەزانن پێش ئەوەی خواردنی ئاسایی بخۆن خواردنی تر بخۆن ئەیانەوە یەکەم خواردنیان لە ڕۆژی جەژنی قورباندا خواردنی گۆشتی قوربانی بێت. Children are wearing new clothes, bright colors fill the streets, their faces full of laughter, their pockets full of sweets. Let us rejoice indeed, this is the day of Eid. Let us rejoice indeed, for this is the day of Eid. لا إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله. ئێستاش ئەمەوێ لە نزیکەوەیەک لە هاوڵاتیانی گوندەکە یاخود میوانی گوندەکە کە هاتوۆتە گوندەکە و جەژنی قوربان لێرە دەکات ئەمەوێ بزانم سەرنجی لەسەر خواردنەکە و لە هەمان کاتیشا باسی دڵفراوانی و هەماهەنگی دانیشتوانی گوندەکە و بە تایبەتی لە ڕۆژی جەژندا بزانم. سڵاوتان لێ بێ جۆشیشان پیرۆز بێ بە شێوەیەکی گشتی خواردنەکە چۆن بوو؟ سڵاو لە هەموو مسلمانانی هەموو جیهان و بە تایبەتی هەر چاپاتی کوردستان و دەستخۆشی کەناڵەکەتان لێکم یاخوا بەخێرن سەر و سەر چاوم. بەڕاستی خواردنەکە خواردنێکی بەتام و خواردنێکی خۆش و ئەمجا سوپاس بۆ خوای گەورە بڵێن لە گوندی بەردەکەر ئەم گوندە خنجیلانە سوپاس بەخوا هەموو کاتێ ئەم قوربانی ئەکرێ سوپاس بۆ خوای گەورە شکر هەمویان ڕێک و پێکن هەمویان شکر ڕوو لە خوان هەمویان مسلمان هەمویان کەسی یەکن سوپاس بۆ خوای گەورە یعنی ئەم دێ حەد بیدایەتی ژیان لە سەردەمی زوو هەروە بوو هەر ئاوە ئەم مناسبەت و قوربان و جەژنی تیا کراوە. محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله. People are giving charity and ئەو ئۆتۆمبیلێکی ئێستا بە بەردەممانەتێتە بڕێ ئەو پێستە و ئەو خوێن و ئەو پاشماوانەی کە لە بەردەم کوشتە مزگەوتەکەدا کەوتبوون کۆکرانەوە بەم ئۆتۆمبیلە دەبرێن لە شوێنێکی دوورە دەست لە شوێنی تایبەتی خۆی بۆ ئەوەی کە ژینگەکەش بپارێزن بیست نەبێ دایدەنێن بۆ ئەوەی دواتر لە شارەوانیەوە چارەسەر بکرێت و بۆ شوێنی شیاوی خۆی ببرێت. ئەمە کۆتا وێزگەی بەرنمەکەمان بوو کە بەرنمەیەک بوو تایبەت بە جەژن لە هەمان کاتیشدا باسکردن لەو ڕێڕسمانی لە جەژن لەم گوندەدا گوندی بەردەکەڕ بەڕێوە دەچوو کە جیاوازیەک و خۆتان لە بەرنمەکە تا بینیتان جیاوازیەکی زۆر لە چاو ناوچەکانی و گوندەکانی ترا بەدی دەکرا تا بەرنمەیەکی تر و وێزگەیەکی تر بەو خۆیانتان سپێرم کە سپار دەزانن.